بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سڵاوتان لەبێت بینەرا بەڕێز و خۆشەویستەکانی بەرنامەی دین و دنیا. خۆشحاڵین لە دەرفەتێکی تازەیە بە خزمەتەوەی بەڕێز و خۆشەویست ئەگەینەوە. ماوەیە کە دابڕاوین لەبەر هەندێک بارودۆخی میدیایی و دەست پێەکەینەوە ئینشاءڵڵا ڕادەوەستین لەسەر هەندێک بابەتی گرنگ بە ژیان و دین و دنیای کۆمەڵگەکەمان و قسەیان لەبارەوەکەین. بە پێویستمان زانی ئەم جارە لە دەرگای بابەتێک بدەین کە ناوبەناو کاری لەسەر کراوە و قسەی لەسەر دەکرێت، دەسەلمێنرێ و ڕەت دەکرێتەوە. ئەویش پەیوەندی بە پرۆگرام و مەنهەجی پەروەردەی ئیسلامیەوە هەیە لە ناوەندەکانی خوێندنی ئەکادیمی. ئەو پرۆسە پەروەردەیی کە هەیە و حکوومەتی هەرێمی کوردستان و بە تایبەت وەزارەتی پەروەردەی ئیدارەیەدا یەکێک لە مەنهەجەکان و یەکێک لە پرۆگرامەکان کە لە خوێندنگاکان دەخوێنرێت تا ئێستا وانەی پەروەردەی ئیسلامی بووە. ناوبەناو لەسەر ئەمە هەڵوێستەیەک دەکرێت بەوەی کە هەوڵێک هەیە بۆ گۆڕین و بەلاڕێدابردن و کەمکردنەوە و یان وەک دەوترێ نەهێشتنی ئەم بابەتە لە پرۆگرامی خوێندنی پەروەردەی هەرێمی کوردستاندا. ئەمە تا چ ڕادەیەک بەو شێوەیە کە باس دەکرێت بۆ تا چ ڕادەیەکمانەوەی ئەم بابەتە گرنگە، ئایا بەڕاست ئەوەی کە ئێستا دەخوێندێ بە مانای پرۆگرامی پەروەردەی ئیسلامی پەروەردەیەکی دروستی ئیسلامی کەسایەتیەکان دەکا و خوێندکار و قوتابیەکان دەکات لە ناوەندەکانی خوێندن، یان بە شێوەیەک لە شێوەکان کاری لەسەر کراوە و لاواز کراوە و لە ئێستاشدا بەم شێوەیە گرفتی هەیە و لە قەیراندایە. بۆ مەبەستە لەگەڵ بەڕێز دکتۆر هەورامان گەچێنەی سەرۆکی لیژنەی ئەوقاف لە پەرلەمانی کوردستان گفتوگۆی لەبارەوەکەین بە گەرمی بەخێرهاتنی کاک دکتۆرەکەین بەخێر بێن. زۆر سپاسانەکەم. ئێستا بابەتێک هەیە ئێمە لە مێژە کاگی دکتۆر وانەیەکمان هەیە وەک باسمان کرد پەروەردەی ئیسلامی لە ناوەندەکانی خوێندن. قسە لەسەرەوە ئەکرێ بە پێی پلان کار لەسەر ئەم پرۆگرامە کراوە بۆ واراستی کە گۆڕانکاری نەوعیتیا بەدی بهێنرێ و کەم بکرێتەوە چوزانم لاواز بکرێ و تا بە کۆتا لا ببرێت چونکە بە شتێکی ناپێویست سێر دەکرێت. تا چ ڕادێک ئەم پلانەیشی لەسەر کراوە و خەریکە پێڕەو دەکرێت. بەڵێ. بسم الله الرحمن الرحيم، الحمد لله رب العالمين، وصلى الله وسلم وبارك على حبيبنا ونبينا وسيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. مام صاحب الرئيس مام صاحب عباس صلاة وبرزد وصلاة وبينراني بريس وخوش حالم كبخزمتي جنابتان ولري جنابشتان وبخزمتي خوشويستان وبينراني برزمان لا شاشة جوانكي كنالي آسماني بيامي خوشويستا وبخزمتان أجينوا. طبعا راسيكي أجر ببي بيشكي وببي ري خوش كرنو تمهيد يكسر بسمناو بابتك وأويش أويك لكردستان بەداخەوە بە شێوەیەکی گشتی ئەوەی کە پێی ئەوترێ خوێندنی ئیسلامی ئیهتیمامی پێ نەدراوە و گرنگی خۆی پێ نەدراوە و بەڕاستی وەک جۆرێک ئەتوانم بڵێم تەهمیشش کراوە. هەر لە مستەوای جامیعات بگرە تاوەکو مەعاهیدەکان و ئیعدادی ئیسلامیەکان و دواتر لە قۆناغی بنەڕەتی لە ڕاستیدا هەر لە سەرەتاوە نەیانویستووە کە ئیهتیمامی تەواوی پێ بدەن و ئەو بەرنامەی کە دانراوە بۆی هەر لە سەرەتاوە بۆ قۆناغەکانی خوێندنی باڵاش بەڕاستی گرنگی ئەو تۆیان پێ نەداوە. هۆکارەکەی چییە جەنابی مامۆستا؟ هۆکارەکەی دیارە تۆ هەیە و گرنگی پێ نادرێ. ئەو دەسەڵاتە طبعاً سوڵتە زۆر مهمە، دەسەڵات حکوومەت زۆر مهمە، بێوێ گرنگی بە هەر شتێک بدات ئەتوانێت. یعنی بۆ نمونە ئەگەر ینی تۆ کاتێک ئەژی سەیری وڵاتێکی وەکو سعودی ئەەکەی بۆ نمونە لەبەرەوە مەبەستێتی گرنگی بە خوێندنی ئیسلامی بە
سێرەکەی مەدرسەیەکی گەورەیەک و دارولحەدیثی دروست کردووەکەەوە 75 ساڵە هەیە. ئەم دارولحەدیثە هەر لە باخشی ساوایانەوە دەست پێکا بە مەنهەجێکی ڕاست و دروستی ئیسلامی هەتاوەکو ئەگاتە دکتۆرا و هەتاوەکو دکتۆرا تقریبا. لەبەرەوە مەبەستێتی گرنگی پێدا لە ڕووی مادیەوە لە ڕووی معنەویەوە مامۆستای باش خزمەتکردنی مامۆستاکانی خزمەتکردنی قوتابیەکانی ئەوانەی کە تەخەڕوجی تیا ئەکەن دەرسی تیاڵێنەوە عالمن زانان بەڵێ طبعا حتا لە ڕووی لە هەموو بوارێکەوە بۆن لە ڕووی مادیەوە کەسێکە دکتۆرای هەبێ لەوێ من دۆستێکم هەبوو لەوێ دکتۆرای هەیە دەرزەڵێتەوە هەرجارەوە پرسیارم لێ کرد وتم تۆ کە لێرە دەرز ئەڵێیتەوە مانگی حکوومەت چەندێکت پێدا تقریبا ئەوەی کە حسابی کرد زیاد لە $10,000 بوو یان $1 دەفتەر بۆ مامۆستایەکی جامیعە زۆرە بەتابەت لە وڵاتێکی وەکو سعودیا چونکە $1 لە مقابلی بڵێن پارەی سعودیا زۆر بەرزە و ئەتوانێت ئیسفادەیەکی زۆر گەورەی لێ بکە حتا وتی من مناڵەکانم وتی ئەمە جنسی بەریتانیمان هەیە مناڵەکانم خێزانەکەم و مناڵەکانم لە بەریتانیا ئەژین زۆر ڕانە هاتوون بە ژیانی ئێرە چونکە لەوێ لە مەکەی مکەڕەمە تۆزە گەرمە هەموو کەس ناتوانێت ئەوان لەبەرەوە لە ئەوروپا ڕاهاتوون ئەوە ساڵی چەند مانگێک دێنەوە ئێرە منیش چەند مانگێک ئەچمەوە بەڵام من لێرە لە جامعەی ئوم القوڕا دەرزەڵێم یعنی قەسمەوەی بەڕاستی تێڕامام لەسەر ئەوە کە مامۆستایەک لێرە چەند احتیمامی پێدرێ کە چەند گرنگی پێدرێەوە لە ڕووی معنەویەوە لە هەموو ڕووەکانەوە سێرەکەی ینی جوانترین بینایان بۆ دروستەکرێ احتیمامی زۆر بە منهەجەکانیان احتیمام بە قوتابیەکانیان بەوانەی کە تەخەڕوجەکەن و ئیلا آخر لێرە بەڕاستی ئەو شتانە نییە چەند جار باسمان کردووە و پێشمان وتمان کاکە ئێوە زەرەرەکەن حکوومەت زەرەرەکە خەڵ زەرەرەکە لەوەی کە ئێوە احتیمام بە خوێندنی ئیسلامی نادەن چونکە ئەو کسا خەڵک ناچارە بێ بۆ خوێندنی بەکالۆرۆس و ماجستێر و دکتۆرا ڕوو لە وڵاتێکی تر ئەکا ڕوو لە وڵاتێکی وەکو یەمەنەکە جاران ڕوو لە وڵاتێکی وەکو سعودیەکە ڕوو لە وڵاتێکی وەکو سوودانەکە مەجبورە ینی بڕوا چەندین خەڵکمان ڕۆشتووە لەوێ ماجستێر و دکتۆرای هێناوە ئێتۆ بتەوێ نەتەوێت پێت خۆش بێ و پێت ناخۆش بێت لەوێ کە قوتابێک ئەڕوا ئەخوێنێ متەئەثیر ئەبێت ینی کاریگەر ئەبێ بە هەندێک ئەفکار و عاداتی ئەوێ کە لەوانەیە لەگەڵ وڵاتی ئێمە نەخوازراو بێ نەگونجاو بێ بەڕاستی هەندێ یانی تێگەیشتن بۆ ئیسلام لەوێ لەوانەیە هەبێ ئەو فێرە بێ وردە وردێتەوە لێر لەوانەیە ئێمە لەوانەیە لەلامان مەقبول نەبێ بە حقیقەت حتا لە ڕووی مەذهەبی و ئەوانەوە بەڵام تاکو ئێستا بەداخەوەی گوێمان لێ نەگیراوە لەسەر ئەو مەوزوعە و پێم وایە کە ئەبێ ئیلا ئەبێ لە دوجار ئەبێ ئیلا چار و ناچار ئەبێ بڕۆنەوە سەر ئەو حقیقەتەی و ئەو ڕاستی کە ئێمە پێمان لێرە ئێستا با بڵێن پرۆژەکە لەکوێیان نوقسانی هەیە ئەوەی پێدەوترێ پرۆگرامی پەروەردەی ئیسلامی بابەتەکە ئەوەیە مامۆستا عەباس ئێستا لێرە ینی سەرباری ئەوەی کە گرنگی پێ نادەن بەرەو پێشچوون بەوەی کە خەڵک هەست کا بەڕاستی تربیە ئیسلامی زۆر گرنگی پێدرێ و خوێندنی ئیسلامی زۆر گرنگی پێدرێ بە پێچەوانەوە ئێستا عەکسەکەی صحیح بووەتەوە والعەکس صحیح ئێستا ئێمە ئاگادارین ماوەیەکی زۆرە بە پیلانێک ئەیانەیە وردە مادەی پەروەردەی ئیسلامی تەهمیش بکەن خۆی لە ئەسڵا گرنگی پێ نەدراوە ئەوەشی هەیە پلانی ئەسڵا گرنگی پێ نەدراوە ئەو تۆزەش کە هەیە ئەیانەیە ئەوەش نەیاڵن ئەنێر پرۆگرامەکە هەر پرۆگرامەکان ئێستا بۆ نمونە جار خۆیان طبعا ئەو هەر سیاست ینی سیاسەتی ینی تەرویجکردنی شتێک ئاوایە ئەمزانی خەڵک چی ئەڵێ دەربارەی ئەو مۆزوع خۆیان شتێکە خەنە ناو میدیاوە بۆ نمونە ئەڵێ بزانین ڕەتفعلی خەڵک چۆنە تا ئێستا هیچ شەنگاوێک هەڵگیراوە بۆ گۆڕانکاریکردن لەم پرۆگرامە هەڵگرتووە بەڵام مەسەن بە چه ئاراستەیەک بۆ هەنگاوە کەسە بۆ نمونە جاری یەکەم ویستیان بە تاوەتی مادەی پەروەردەی ئیسلامی هەر نەهێڵن بیکەن بە پەروەردەی ئاینزانیان پەروەردەی ئاینەکان یعنی ناوەکەی بگۆڕن چونکە تۆ کە ناوەکەت گۆڕی دوای وردە ناوەڕۆکەکەش لەگەڵ ناوەکە یەکەگرێتەوە کاتێک کە تۆڵی پەروەردەی ئیسلامی دیارەت خاصیەکان هەیە وەکو مەسەلەن زانایانی ئاینی ئیسلام لەوەی کە زانیاری دەربارەی ئاینەکانی تر بخوێنرێت لە ناوەکانیشکالمانێ بەڵام بە جۆر و شێوازی تایبەتی خۆی و بۆ قۆناغی خۆی ینی لەسەر حسابی پەروەردەی ئیسلامی نا لەسەر حسابی پەروەردەی ئیسلامی نەبێنجا ئەو قۆناغەر سە بۆ نمونە تۆ مناڵێک 12 ساڵ 15 ساڵ پێویستە کاتۆ باسی دینەکانی تری بۆ بکەیت و تێگەی جاری خۆی بە تەواتی لە ئیسلامەکەی خۆی حاڵی نەبوو ڕووی دینەکانی تریشی حاڵی لە حاڵیەکەی لێ تێکەچێ ئەوە بێ لە قۆناغی زانکۆ بێ ئەوە طبعا زانایانی ئیسلام لە کۆنەوە ئیهتیمامیان بۆ مۆزوع داوە پیاوێکی وەکو ئیبن تەیمیە هەزار ڕەحمەتی خوای پەروەردگای لێبێ گەورەترین کتێبی لەسەر بابەتە نووسیوە
زانایان لەسەر فێڕق و لەسەر ئەدیان و ئەوانە زۆر شتیان نووسیوە بەچەند بە سەدان و بگرە بە هەزارەها مجلداتیشان لەسەر نووسیوە بۆ لەبەرەوە طبعاً بۆ ئەوەی کە مسلمانان شارەزابن لە دینەکانی تر ئەما تۆ بۆ کەسێک لە قۆناغێکی دیاریکراوە ئەوە بەڕاستی شتێکی مەترسیدارە ئەوە یەک دوو تۆ لەسەر حسابی پەروەردە ئیسلامیەکە بێ ئەو مەترسیدارترە ئەوە طبعاً ئینجا تۆ بێ لە وڵاتێکە کە لە سەدا 95 و بەرەو ژووری مسلمانە تۆ ئیهتیمام بە دینە ڕەسمیەکەی خۆت نەدەی بێ ئیهتیمام بە دینی خەڵکێک بێ کە لە وڵاتەکە پتێونەتەوە کەمن بە ژێرەی خۆی ئەوانیش بۆ خۆیان ئیهتیمامیان پێ بە لە شوێنی خۆیانە لە مەدرسەکانی خۆیانە بەڵام تۆ لە مەدرسەکانی خۆتە بە هەر حاڵ ئەم مۆزوعە زانیان ینی لە یەکێتی زانایان تەوژمی ئیسلامی هەموو ڕەتفعلێکی گەورەی هەبوو ئەوە بوو خۆیان یان یەکسەر وتیان ئەم بابەتە وانیە و ڕاست نییە و بەو جۆرە نییە و کواشتێکی ڕسمیات نییە دوای ئەوە تەمانمان قۆناغی دوم دەستیان پێکرد وردەوە ئەم قۆناغەچی ئەمە ینی ئەڵقە دەست پێەکە ئەمە زنجیرەیەکە ئەڵقە دەست پێەکە ئەمە نایەن یەکسەر لە ناکاو پەروەردە ئیسلامی هەموو نەهێڵن یام لە هەموو قۆناغەکانان نەهێڵن نا وردە بۆی ئەڕۆن بۆ نمونە ئێستا ئەوەی کە کردویانە بە وازحی کە من ئاماژەشم پێ کردووە پۆلی نۆی بنەڕەتی باشە وانەی پەروەردەی ئیسلامی کۆمەڵێ دەرزی زۆریان تیاگۆڕ نەگۆڕیوانە هەر نەیان هێشتووە حەزفیان بۆ نمونە تەمەنەر چاپی نوێ و چاپی کۆن چاپی پێشووی کە ساڵی 2009 چاپ کراوە لەگەڵ چاپی ئێستا کە 2021 چاپ کراوە 24 سەفحە و لاپەڕەی نوقسانە ینی 24 سەفحەی کەمی کردووە احتمال ئەم کەمکردنە دیارە ینی چییە خۆ تۆ فۆنتەکانت نەگۆڕە فۆنتەکانە وەرەکو خۆیانە کاتێک کاچین سەری ناوەڕۆکەکەیەکەین سێرەکەن وانەکان کۆمەڵی وانەی ئەساسی لابراوە بۆ نمونە لەوانەی وانەی سێهەم باسی بڕابوون بە ڕۆژی دوایی یەکات بڕابوون بە ڕۆژی دوایی طبعاً تایە ئاماژە بەو ئەکا کە خوای پەروەردگار چەند گرنگی بەوە داوەکە ئیمان بە ڕۆژی دوایی لە ڕۆح و لە عەقیدەی مرۆڤەکانە بچەسپێنێت لە قورئانە سێرەکەی زۆرترین پانتایی بۆ ئەم بابەتە باس کراوە بە ئەنواعی ئوسلوب بە ئەنواعی جۆر ڕەب العالەمین باسی ئەم حەقیقەتە گەورەی کردووە جارێک خوای گەورە قسەیەک باس ئەکات چیرۆکێک باس جارێک خوای پەروەردگار واقعەیەکمان بۆ ئەگەڕێتەوە جارێ ڕەب العالەمین باسی دیاردەیەکی کەونی ئەکا ئەیباتەوە بۆ ئیمان بوون بە ڕۆژی قیامەت جارێک کاتێک کە زوڵم کراوە و تاوانێکە کرێ خوای گەورە ئەیباتەوە بۆ ڕۆژی قیامەت و بڕوابوون بە ڕۆژی قیامەت جارێ بە پێچەوانەوە کاتێک کە عەدالەت ئەکرێ و چاکە ئەکرێ و کاربەدەستان چاکە ئەیباتەوە بۆ یعنی رب العالمین بە ئەنواعی ئوسلوب و ئەشکال ئەم حەقیقەتە گەورەی لە قورئانە دووپات کردوێتەوە بۆ نمونە لە قورئانە خوای گەورە ناوی زۆری لێناوە بۆ ڕۆژی قیامەت ناوی زۆری لێناوە جا طبعاً عەرەب ئەڵێ ئەگەر شتێک ناوی زۆر لێنا بەڵگەی لەسەر گەورەی ئەو شتە یعنی بۆ مرۆڤێک هەم ئازا بێ ناوێکی لێنرێ زیرەک بێ ناوێکی لێنرێ وانە کەسێکی ورد بێ ناوێکی لێنرێ هەر ناوێک بۆ ناوەڕۆکێک بەڵگەی لەسەر ناوەڕۆژە ئەگەر کەسێک یام شارێک یام ئیشێک یام کارێک هەر شتێک ناوی زۆر لێنە بەڵگەی لەسەرەوەی کە ئەو زۆر گرنگە ینی خوای گەورە لە قورئانە زۆر گرنگی بەم بابەتدا الحاقة الآزفة الطامة الكبرى الصاخة القيام وإلى يوم الدين وإلى آخره الآزفة ئەلێرە ئەم دەرزیان نەهێشتووە لایەن بردووە ئەمە هیچ مبرر نییە تۆ ڕوونکردنەوەی بڵێ وەڵام من لە قۆناغێکی ترا باسی قیامەتم کردووە کاکە مۆزوعی قیامەت بە سەد مجەلەدیش تەواو نابێت مامۆستا ئەگەر تۆ لە شوێنەکە لاپەڕەیەکە دێناوە لا کردووە بەوەی بڵێ مەسەرن بۆ پەروەردەکردنەوەیەک لە قۆناغی نۆی بنەڕەتیە چ پێویستێکی بە مەسەرەن وتنەوەی وانەی ڕۆژی دوایی و قیامەت هەیە جەنابتان چیە لەمە چ زەرورەتێک هەیە قوتابیەک لەم قۆناغەیە ئەم بابەتە بخوێنێ بە پێچەوانەوە ئەگەر ئەم بابەتە نەبێت چ ئیشکالێتێک دروستەکە بڵێ طبعاً پێویستیەکەی گرنگیەکەی زۆر گەورەیە مرۆڤ کاتێکە هەر لە سەرەتاوە بڕوای بەوە ئەبێ کە ئەم دنیاە کۆتایی ژیان نییە ئینسان کاتێککە ئەمرێ کۆتایی بە ژیانی نەهاتەوە بەڵکو نقڵە بێ لە قۆناغی لە قۆناغەکانی ژیانێ و بۆ قۆناغێکی تر وەکو چۆن پێشلەسکی دایکیا بۆ قۆناغێک بۆ دوای هاتوۆتە دنیا قۆناغێک بۆ ئیجا ئەڕاتە عالەمی بەرزەخ ئیجا ئەڕاتە قیامەت ئیجا وە ئیلی ئاخیری وە کاتێککە بڕواکە بەوەی کە ژیانێکی تر هەیە حەقیقەتێکی گەورەیە ئەمە وا ئاکا کە تەسیر لە هەموو جەمسەرەکانی ژیانی ئەکات کاتێک کە ئەبینێ بۆ نمونە ئەو کەسە ئەگەر کەسێکی فەقیر و هەژار و نەدار بێت فەقیر و هەژار و نەداری لەم دنیایە وای لێ ناکا کە
وەکو بڵێ کۆڵی پێ بدات لە ژیان بۆ چونکە ئەڵێ ئەم ژیانە موقەتە و با من ئەگەر فەقیر و نەداریش مخوای گەور ئەوەنەی پێداوم خۆ ڕۆژێک ئەبێ کە ئینسان ئەمرێ و ئەڕاتەوە دنیایەکی لەو دنیاە ئینسان بە پێی کردەوەکانی پلە و مەقام و منسەب و منزڵ و مڵک و سەرۆت و سامانی پێ ئەدرێت لە وەکو ئێرە نییە کابرا بۆ لە دایکەوە بۆی بمێنێتەوە لە باوکیەوە بۆی بمێنێتەوە لە حیزبەکەیەوە بۆی بمێنێتەوە لە کێوکەوە لەوێ کردەوەکان إن الذين آمنوا وعملوا الصالحات يعني بپی کردەوەکان تۆ مەقام و پلەی بەرز وەرەگری پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمێ بەهەشت 100 پلێ لە نێوان هەر پلێ بۆ پلێ وەکو ئەرز و ئاسمانەکان وایە بەچی بەدەستێت بەکردەوەی چاک بەکردەوەی تۆ کاتێک کە ئەم ئیمانە لە دڵ و دەرونی ئینسانە ئەچەسپێ ئیتر سلوکەکانی ڕاست ئەبێتەوە یعنی هەر لە سەرەتاوە فێر ئەبێ کە ئەم دنیاە هی ئەوە نییە کە تۆ ملی خەڵکی بۆ بشکێنی هی ئەوە نییە کە تۆ زوڵمی بۆ بکەی هی ئەوە نییە کە تۆ دڵی پێ خۆشکەی وابزانی هەر لێرە ئەمێنیتەوە تاکو ئەبەت بۆیە خوای پەروەردگار گرنگی بەم مەوزوعەدا و هەروەها ئینسان حل لە کاتێکا کە عەقڵ ئەیگرێ و ئەزانێ خراپ و چاکی خۆی چۆنە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فێری کردوین کە ئەم حەقیقەتانەی ئیمان و ئەرکانەکانی ئیمان و ئیمانی تیا بچەسپێنین گرنگێکی زۆر گەورە هەیە لەبەرەوە لادانی ئەم بابەتە یعنی بەڵگەیە لەسەرەوەی کە ئەگەر بەڵگە بێ لەسەر هەر شتێ بەڵگەیە لەسەرەوەی کە ئەوان گرنگی نادەن بەم بابەتە بۆیە لایان بردووە ئەی بۆ پێشتر هەبوو ئێستا وردە بۆ بە چه هەدەفێک بە چه ئامانجێک ئەم وانەیە لعبن یان بۆ نمونە وانەی بڕوابوون بە قەزا و قەدەر ئەمانە ڕوکنی ئیمانن أن تؤمن بالله وملائكته وكتبه ورسله وباليوم الآخر وبالقدر خيره وشره يعني خوايا رب العالمين 124,000 پێغەمبەری خۆی عەلەیهی السلام ناردۆ بۆ چەسپاندنی ئەم حەقیقەتە گەورانە دڵ و دەروون و ڕۆحی مرۆڤەکانە ناردوونی مامۆستاستان کردووە ئەم پرۆگرامانە کاتێک هەش بن لە وانەکانی ڕۆژانەی خوێندنە لە ناوەندەکانی خوێندن کەسانی پسپۆڕیان ڕێنەوە کەسانی زانا و تایبەتمەند ئەوە یەکێکە لە ڕەخنە هەرە گرنگەکان لەسەر خوێندنی پەروەردەی ئیسلام چونکە ئێمە مەسەلەن هەستمان نەکردووە کە ئەم وانانە ئاڕاستیەکیان دروست کرد بێ بۆ بەرەمێنانی خەڵکێکی کامەڵی ئیسلامی مامۆستا عەباس یعنی تۆ کاتێک کە سەیرەکەی وانەی پەروەردەی ئیسلامی لەبەر ئەوەی کە ئیحتیمامی پێ نەدراوە مامۆستای باشی بۆ دانەنراوە منهەجەکەی بەڕاستی کەم و کورتی تیا بووە بڕوا ناکەم ینی زۆر بە کەمینە بێ قوتابی فێری پەروەردەیەکی ئیسلامی بێ لە مەدرسە بۆیە ئەبێ ئێمە هەوڵ بین کە باوکان دایکان لە دەرەوەی مەکتەبیش ئیحتیمامیان پێ بین گرنگیان پێ بین لە ئیعلام لە ڕاگەیاندن خۆ دەزانین ڕاگەیان کاریگەریەکی هەیە لەسەر مرۆڤەکان لە سۆشیال میدیا بەڵام ئەوە بەدیلی ئەوە ناکرد لە مەکتەب و ناوەندەکانی ناوەکو بەدیل ناڵن ئەو نەمێنە و لێرەوە ئەڵێن ئەو لەبەرەوە هەدەفی خۆی نەپێکاوە گرنگی پێ نادرێ بڵێن چی زانانی ئێستا ئەگەر من وەزیری تەربیە بوومایە و دەسەڵاتمە بووایە وام لێ ناکرد بەڕاستی ئیحتیمامێکی زیاترم پێدا گرنگی زیاترم پێدا مامۆستای مختصم بۆ هەر جێگایەکدا کاکە ئێستا ئێمە تەحقیقمان کردوانی مامۆستا هەیە وانەی پەروەردەی ئیسلامی ئەڵێتەوە خۆی هەر موسڵمان نییە ئەسڵ بڕوای بە ئیسلام هەر نییە بڕوای بۆ ئاەت و حەدیسانە نییە کە ئەڵێتەوە باشە تۆ ینی عەرەب جوانە ئەڵێ فاقد شەی لا يعطي تۆ کە شتێکت پێ نەبێ چۆن نەتوانی ئەو شتە ببەخشیت ینی بەڕاستی مەئساتە ینی طبعا من قەناعەتم وایە وانەکانی تریش یعنی ئیحتیمامیان پێ نادرێ وەک پێویست بەڵام ئێمە ئێستا قسە لەسەر ئەم جەمسەرە ئەکەین بەڕاستی ئەم سێکتە بۆ چاکردنەوەی ئەمە بۆ هێشتنەوەی ئەمە بۆ بەردەوامی هەبوونی وانەیەکی بەهێزی پەروەردەی ئیسلامی ئێوە چ ئاراستیەکتان وەرگرتووە چ کارێکتان کردووە مەسەلەن تا چ ڕادەیەک ئەسڵەن ئیستیجابەیەک هەیە بۆ ئەوەی کە وا بکات ئەم وانەیە بە ئەکتیڤی و بە باشی ببێنێتەوە وەڵای خۆی بەداخەوە ئەوان ئەگەر بە قسەکانیان بڵێ و بە تەسریحەکانیان بڵێ و بە ینی قسەی زارێکی بڵێ هیچیان نێشتوێتەوە وڵاتیان کردو بە شامی شەریف لەو مەوزوعە بەڵام بە عەمەلیەکەی وانییە ئێمە طبعا محاولاتمان کردووە چەند جار ئەم بابەتەمان باس کردووە یعنی بەڵام بەداخەوە گوێمان لێ نەگیراوە بە حەقیقەت ئێستا ئێمە بۆیە هەڵوێستیشمان وەرگرتووە سەرباری ئەوەی کە وەکو عەرزم کردی تۆ گرنگێکی زیاتری پێ نادەی ئێستا بە پێچەوانەکەی هەنی ئەمە مەئساتە وردەوردەوە ئەم بابەتانە حەزب ئەکرێت چی جێگرێتەوە مامۆستا هیچ جێ نەگرێت ئێستا بڵێن لەوەی کە من ئاماژەم پێکرد لە نۆی بنەڕەتی وازەحە زۆر بڕۆ سەیری کە جەنابەت تێگەشتی ئەو وانانە هەمووی لابراوە هیچ وانەیەک لە جێی دانەنراوە ئێستا بۆ نمونە لە وانەکانە باسی گرنگی
قورئانەکە بە ڕۆژی دوایی و بە چەسپاندنی ئەم حەقیقەتە گەورەیە لە ڕۆح و لە دڵ و دەروون و لە هەزری مرۆڤایەتیە. ئەمە لابراوە. باسێکی تری هەر هەمان بەبەست نەکراوەتەوە. خۆ باوەڕبوون بە ڕۆژی قیامەت زۆر زۆرە. وانی بابەتەکانی زۆر ئەگەر تۆ بێ چەندین کتێبی لەسەر نووسراوە، مجەلەداتی لەسەر نووسرا. تۆ بۆ نمونە ئەم بابەتە بە پێویست نازانێ بڵێن بۆ ئەم قۆناغە بۆ لە ڕووی سایکۆلۆژی و تەمەن و ئەوانەوە ئەڵێ ئەمە تۆزە قورسە. خۆ تۆ بێت لە هەمان مۆزوع بابەتێکی تر بێنی. خۆ قورئانی پیرۆز ئەوەنە بە ئاسانی ئەم بابەتەی باس کردووە، هەموو کەس لێ حاڵێ بێت، هەموو کەس لێ تێگا. بەتابەت لەسەر لە بابەتی مۆزوعی عەقیدە مامۆستا عەباس ئەگەر تو سەیری قورئان کەی، قورئان زۆر بە ئاسانی باسی عەقیدەی کردووە. خی گەورە فەرمێ وەلەقەد یەسەرنا القورئان للذیکر فهل من مدەکر. ئێمە قورئانمان ئاسان کرد، وی خەڵی حاڵی بێ، بەڵام ئایا خەڵی حاڵیە بێت؟ رب العالمین ئیستیفهامێکی یانی وەکو بڵێ ئاگادارکردنەوە ئەکات. بۆچی یانی بۆ لێ حاڵی نابن؟ خۆ زۆر ئاسانە. رب العالمین ئاسانی کردووە، زۆر بە ئاسانی خۆی پەروەردگار ئەم بابەتەی باسی حەقیقەتی ئیمان و ئیسلام و بڕوابوون بە خوا و بڕوابوون بە ڕۆژی دوایی و بە غەیب و بە مەلائیکەت و ئەمانە خی گەورە لە قورئان ئەوەندە ئاسانی کردووە، هیچ تەعەقوداتێک و هیچ ناڕەحەتی و گرێ و گۆڵ و لەمپەرێکی تێدا نییە. بە ئاسانی خۆی رب العالمین باسی کردو بۆی کە مرۆڤەکان اینجا لەگەڵ فیترەتی بەشەرە ئەگونجێت، لەگەڵ فیترەتی مرۆڤە ئەگونجێت. پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ كل مولود يولد على الفطرة فأبواه يهودانه أو ينصرانه أو يمجسانه. هەموو مناڵێک کە لە دایکە بێ هەر لە حەقارەیەکە لە هەر دایک و باوکێک لە دایک بێ لەسەر فیترەتی ئیسلامەتی و ئیمان و فیترەتی ئیمان و ئیسلام لە دایکە بێ. دوای ئەو وردە باوک و دایکی و پەروەردە و بیئەکەی وردە بەرەو ئاینەکانی تری ئەبا و شتی تر وەرەگرەوە بێتە شتی دیکە. لەبەرەوە بەڕاستی بەداخەوە کاتێککە ئەو بابەتانە لا ئەبرێن ئەبوو بابەتانێکی تر و هەروەها بەداخەوە مەشۆرەت ناکەن بە خەڵکی پسپۆر. چەندین خەڵکی پسپۆرمان هەیە، ئێمە حتا پەرلەمانی کوردستانی جانی مختصمان هەیە مەشورەتیان پێ نەکردوین، ڕاوێژێکیان پێ نەکردوین بڵێن ئەرەکاکە ئێمە ئەمانە شتێکی ئاوا بکەین بۆ نمونە چی بکەین. ئەو کاتە ئێمە ملاحەزاتی خۆمان ئەوە تێبینی خۆمان ئەوە دۆشتەکە ئەو دوجاری هەمومان قبولمان ئەکرد و ئیشیش هەندێک جار مەسەلەن دەوترێ گۆڕانکاریکردن لەم منهەجەیە تەنها پرۆگرامی ئیسلامی ناگرێتەوە، مەسەلەن بەرزکردنەوەی ئاستی زانستی لە هەموو وانەکانە مەسەلەن هەنگاوی پێ هەڵگیراوە زمنیژە پەروەردەی ئیسلامی بە ئاراستەی تێکەڵکردنی هەندێک بابەتی ڕۆشنگەری کە چوزانم هیچ بابەتی ڕۆشنگەریان تێکەڵ نەکردو، من پێ دەڵێم بەس لای بردووە هەنێسە بۆ منم پەرداخە ئاوە لا ئەبم لێرە خۆ بە پەرداخێکی شەر بەردا بنێم لە جێە هیچیان تیادانە مبەڕێریان چییە کاتێک ئەمەیان پێ دەوترێت؟ مبەرەکار ئەوەیە ئەو بەرنامەیە بووانی لە کۆتاییە ینی هەدەفەکە تایە لاوازکردنی پەروەردەی ئیسلامی و ئازان بۆن منەوە ئازان ئەگەر بوانەی پەروەردە لاوازکەن بۆن من لە خوێندن ئیتر ئیسلام نامێنێ و پەروەردەی ئیسلامی نامێنێ و چۆن شتی وایە کاکە ئەم دینە دینی خی پەروەردگارە زۆر باش خۆی پارێز ئێمە هەندێ ناوەندی نافەرمیشمان هەیە مەسەلەن ئەکرێ ئەوانە پشتیوانی معنەوی بن بۆ لانە ئیسلامیەکە یەکێتی زانایانە زانم هێزە ئیسلامیەکانن زانایانی سەربەخۆ و گەورە و عالمن مەسەلەن لە ئاستی کوردستانە ئەمانە هەڵوێستیان چی بووە کاتێکەوە و بابەتتان باس کردووە لەگەڵ طبعاً جاری یەکەم کە ئەوە بڵاو بوویەوە کە پەروەردەی ئیسلامی ناوەکەی ئەگۆڕدرێ و بە پەروەردەی ئاینی و ئاینی ئیسلامیش پەروەردەی ئاینەکان بۆ باسی ئاینەکانی ترەکرێ و دەیدەی پێناسییانە کرد و ئیسلامیش بە هەمان شێوە سێ چوار دێڕباسی ئەوان کرا و دووسێ دێڕباشی ئیسلام ئەمە زۆر ڕەتفعلێکی گەورە هەبوو بەڵێ مە ڕەتفعلێکی زۆر گەورە و بۆ یەکسەر بڵێ ئەسان خۆیان وتیانەوە هەر بابەتێکی ڕاست نییە هەنی پێچەوانی ڕاستیە زانیان ئێستا وردە خۆتۆی دووەم مامۆستا عەباس دەستی پێ کردووە کە ئەمە بە عەمەلی ئەمەیان کرد ئەگەر بشزان خەمساردی هەیە و کەس قسە ناکە و کەس خۆی لێ ناکە بە صاحب ئەو طبعاً خۆی سێهەم و چوارەم و بڵێن ئێستا لە قۆناغی نوێی بنەڕەتی کردویان اینجایەنە قۆناغی هەشت اینجایەنە قۆناغی زۆر باشە ئێستا هەستەکرێ خەڵکی خۆی لێ کاتە صاحب و دێتە پێشەوە یا هەر فعلەن کە نییە و ئەوانیش ڕێگای وڵای ئێستا ئەوەی کە خۆی لێ کردو بە صاحب ئێوە لە دەرگای کێتاندا و پرسیارتان لە کێ کردووە لەسەر مەوزوع و پشتیوانی کردبن یانی کردبن ئێمە جارێ ئەم بابەتە زووە ئێمە من لە دوێنەوە تقریبا مؤتەمەری سەحەفیم گرت و ئەم بابەتەم بۆ ڕایگەشتی ڕاگەیاند وردە طبعا وەزارەتی پەروەردە ڕوونکردنەوەیکی بڵاو کردوتەوە وەزارەتی پەروەردە ڕوونکردنەوەیکی بڵاو کردوتەوە کە ینی خۆزگە ڕوونکردنەوەکەی هەر بڵاو نەکردایەتەوە ینی چونگە ڕوونکردنەوە نییە بەڕاستی
ڕوونکردنەوەیشی نای ئەو بابەتە شتەکە وازەحە تۆ کتێبەکە طەبع کردووە بڵاوت کردووەتەوە ئیتر ینی هیچ نییە ینی ئەوە هەر وەکو بڵێ شتێکی ینی جێی خۆی ناگرێت بە حەقیقەت ئەو ڕوونکردنەوەی جێی خۆی ناگرێت چونکە ئەوەی ئێوە باستان کردووە کراوەتە منهەج و کراوەتە منهەج و دراوەتە من مامۆستای وانەبێژی خۆی ئەو کتێبانەی بۆی هێناوە تدی مامۆستا کتێبانەمان بۆ هێناوە منهەجە کۆنەکەی من منهەجە تازەکەی ئێمە بڵێنەوە ئەوە گۆڕانکاری زۆر جیاوازیان هەیە زۆر وەکو ئاماژەم پێکردی زۆر 24 لاپەڕە کەم بۆتەوە تەوزیعی کە بابەتەکان ئەمانن بڕوابوون بە ڕۆژی دوایی بڕوابوون بە قەزا و قەدەر ئەحکامەکانی حەج ئەحکامەکانی سوێن باسی ئەصحاب الكهف باسی هاوڵانی پێغەمبەر صلى الله عليه وآله وسلم ورضي الله عنهم بۆ نمونە لە هاوڵانی پێغەمبەرە ئەوەی کە گرنگ بێ ئەساسی بێ لە باسی هاوڵان و صفاتی هاوڵان بۆی کە یەکتریان زۆر خۆشویست و ئیثاریان هەبووە و دەوڵەتیان دروست کردووە و ینی پشتیوانیان لە یەکتر بە ڕێک لایان بردووە لە تیا ئاماژە بە دوو هاوڵی هەرە گەورەی ڕەسوڵ الله کە صلی الله عليه وآله وسلم کە مرۆڤایەتی پیشانەزیان پێ بکە یەکێک لەوانە سيدنا عمر كوري خطاب ورضي الله عنه ويكي لو أنا سيدنا إمام علي كوري أبي طالب رضي الله عنه هل بكي لا بردو باش يعني تو مش أنا قازانجك تشتاق دوريته ولا ويك جيان إمام عمر أيش بس عندي ريكش باس كراوة قيناك من قبولهم بو أقربون من جياني سيدنا عمر وسيدنا علي كوري أبي طالب رضاي إخوة لهردو كان يا رب لابرا لمقابل سيدنا أبو بكر وسيدنا عثمان كوري عفان دانا رضي الله عنهما تحدي يوم مخاطب الله يعني بيوندي دارتان كردوه جنابي ومصطفى بفرمي من نعلم بوجاري كم مخاطبة ما كردن أو بوتيان أو بابته دروية بوجاري دو مخاطبة يشيب كم كشتك بوت الراس وطبع كراو بلاوته وكاتب نبي هولي خوم بم بدل صوزانه الراي قشتي لسه هولا كانت بريتيه بيلتشي يعني يكي لو انا تو يعني شيء كي خباتك يبو موضوع يجي لو أنا إما أو مؤتمري صحفي ما انقرتوه كان كان سوشيال ميديا الرأي قشتي مالي أقدر كردوته إعلام إيوه جنابتان كان بيام وكان كان يترجع به الرأي يعني وكبلي تأيدك جماوري دروس كان وإما سفراكسونا كان برلمان أقدر كينوا لو موضوعه ولجنة كان لجنة مختصة كان برلمان لجنة أوقاف لجنة تربية وخوندني بالا أقدر كينوا لم بابت كاك أمام بابت هي يعني خطورتي تيايا وهروها توي كتي زانایان لجنەی فتوى مامۆسایانی منبەر بە هەمومانەوە ئەبێ ڕایەک دروستکەین بۆی کە ئەم شتە نەچێتە سەر بەڕاستی دڵسۆزانش هەوڵە دەین و ئێمە بەڕاستی مامۆستا عەباس من حەزم ناکرد مەسە من حەزم کردەوەی کە من باسم کردو وانە بێ هەنی ئێمە ڕاوچی خراپ نین حەزکەین ئەو دنیاە ئاوی لێڵ بشین ڕاوی تیا بکەین ئێمە بەڕاستی دزنین کە حەزمان لە بازاری ڕەش بێت ئالۆز بێ و دنیاتیا کەس بە کەس نەبێ بڕۆین بە جۆرێک ئەسپی خۆمانی تیادا نایان بۆ بوون حەز ناکەین وڵات وێران بێ بۆ ئەوی کە ئێمە مەیدانمان بۆ گەرم ببێ و بازاری قسەکردنمان گەرمێ نەوەڵڵا بڕواکە ئەگەر وابین ئەوە ئێمە ڕاست ناکەین ئێمە هەر لە سەرەتاوەکو کۆمەڵی دادگەری فراکسیۆنەکەمە ڕامانگەیاند کە ئێمە ئۆپۆزیسیۆنێکی ئیجابین ئێمە ئۆپۆزیسیۆنێک نین کە هەموو شتێک بەڕەش ببینین هەموو شتێک بە خراپ ببینین یا مەگەر چاکەش ببینین لەلایانی دەسەڵات هەر بڵێن وەڵا کاکە هەر خراپە ناشتی وان نییە ئەوە سیاسەتێکی ئیسلامی نییە وەکو خەڵکی تر نین خەڵکی تر وای کردەوە تا زەرەری کرد بەڕاستی تا ماوەیەک وە نییە تا ماوەیە بوو کۆتایی بێت تۆ هەموو شتێک هەر لە مقابل ئەوەی کە 5 نەفەر دەنگت بێنێ ئەنواعی شت بڵێ و ڕاست و چەپ هەموو شتێک بڵێ نا چۆ تا ماوەیەکە بێت دوایی کە فوکوڵێک و دوای کۆتایی پێدێ ئێمە ئیسلامێکی عەزیممان هەیە پێغەمبەرێکی گەورەمان هەیە صلى الله عليه وآله وتاريخي گەورەمان هەیە بەڕاستی کە ئەم دنیایان بەڕێوە بردووە شەرقاً وغەرباً لەبەرەوەی ئێمە حەز ناکەین ئەم بابەتانە هەبن بڕواکە من جاری یەکەم کە وتیان ئەو بابەتە کەوتە سوۆشیال میدیا و ینی وتیان پەروەردەی ئیسلامی ئەگۆڕێ بە پەروەردەی ئاین هیچم لەسەر نەنووسین هیچم لەسەر نەوت بۆ خوێندنی منهەج و پرۆگرامێک پێویست ناکە مەسەرەن پەرلەمانی کوردستان تەصدیقی هەر مەنهەجێک بکایە مەسەرەن لە نزیکەوە ئاگاداری گۆڕانی هەر مەنهەجێکی پەروەردەی بێکە لە ناوەندەکانی خوێندن چونکە تۆ دوجارنەوەیەک پەروەردە ئەەکەی لەسەر چ مەنهەجێک هەر مامۆستا و ڕێزم هەیە وەزیرێک بێت جۆرێک لە مەنهەج بجاتە خوێندکارەکان ئەبێت یانی ئەمە ئەکید ئەبێ پەرلەمان ئاگادار بێ لیژنە مختصەکانی بۆچی دانراوە بەڵام بۆچی نەبووە کاتێک ئەو لیژنانێک ئەو لیژنانی لە پەرلەمان کە دائەنرێن بەپێی وەزارەتەکان دائەنرێن تێگە ئێستا بۆ منە لیژنەی ئەوقاف لەبەر وەزارەتێکی ئەوقافمانێ لیژنەی کار ناوخۆ لەبەر وەزارەتێکی ناوخۆمانێ لیژنەی خوێندنی باڵا و تەربیە لەبەرەوە دوو وەزارەتمانی لە بابەت
جارێ لیژنەیەک هەر دوو وەزارەتی وەزارەتی ئەوقاف ێستا معنیە بە مۆزوعە هیچ لە نزیکەوە وەزارەتی ئەوقاف هیچ شتێک ناڵێت سەر مۆزوعە نەخێر بە حسابە وەزارەتی تەربیە کردوێتی وەزارەتی ئەوقاف بۆ نمونە منهەجێکیان دانا بۆ فەقیەکان بۆ مەدرسانەی کە سەر بە وەزارەتی ئەوقاف بۆیان ناردین ئێمە تەصدیقمان کرد بەڕاستی باشە پرۆگرامێکیان ناروتیان کاکە ئێمە ئەمانەوە فەقێ ئاوا وەربگرین ئاوا بخوێنین ئەمە مەرجەکانیان بێ ئەمە منهەجەکەیانە بەو جۆرەیە و مستەقبەلیشیان ئاوهەیە ئێمە بەڕاستی وەکو لیژنەی ئەوقاف من دەستخۆشیشم لێکردن تومەڵا کاکە شتێکی زۆر باشە ئەگەر ئێمە مەدرسە شەرعیەکانمان و مزگەوتەکانمان وەکو جاری جاران فەقی لێ نەبڕێ و بەردەوام خوێندنی ئاینی و خوێندنی علومی شەرعی هەبێ ئێمە دەستخۆشیتان لێکەین بڕواکە ینی ملاحەزەیەکی وام نەبوو لەسەری شتێکی باش بوو شتێکی زۆر باش بوو هەم علومی شەرعی تایە و خوێندنی مادە ینی ئەوانەی کە زانستە سەردەمیەکانن وەکو کۆمپیوتەر وەکو ئینگلیزی وەکو فیزیا و کیمیا ئیلا ئاخیر ئەوانشی کەم و زۆر تێدایە کاکە چی بوو بە ئەمانیش بۆ نمونە هیچ نەبێ مەشورەتێکیان بە لیژنەی تەربیە بکردایە لیژنەی پەروەردە و خوێندنی باڵا و کاکە غێری پەرلەمان ئەم وڵاتە ئێمە چەندین پیاوی گەورەی خوێنەواری تێدایە سپۆڕی تێدایە دێم مەشورەتیان پێ ئەەکەم بزانم چی باشە ئێمە بیکەین ئەمەیە دڵسۆزی بۆ وڵاتمان ئەوە چ دڵسۆزێکی تایەتەوە بڕوابوون بە ڕۆژی قیامەت بڕوابوون بە قەزا و قەدەر یان بۆ نمونە لابەی لە منهەجە یان بۆ نمونە لەوێ کە ئێستا بیرماتۆ ئاماژە پێکەم کۆمەڵەشت هەیە لایەن بردووە وەکو ئەوانەی چەسپاندنی دادگەری لە ئیسلامدا لایەن بردووە باشە قەیناکە ئێمە ئەمڕۆ زیاتر پێویستیمان بەوە هەیە کە ئێمە ئەمڕۆ ئەناڵێنین بەدەست زوڵمەوە نادادگەریەوە ئەناڵێن بەدەست نادادگەریەوە کاکە ئەناڵێنین بەدەستیەوە پەنجەمان چزاوە پێوەی ئەوە تا خەڵک بزانە چی لێ هاتووە باشە و بەڕاستی من ئاماژەشم بەوە کرد کە وەزارەتی تەربیە خۆی کۆمەڵی خەلەلی گەوریتیایە ئەبێ بێت خەلەلەکانی خۆی چاکات بە نمونە ئێستا زیاد لە 20,000 مامۆستای ڕەشوڕوتی فەقیر کە دەرزی پێ ئەڵێتەوە کە یعنی ئیشەکەی پێکەی دوایی حقوقی خۆی نادەیتێ واجبەکەی پێ جێبەجێری حقوقی خۆی نادێتێ مافی نادەیتێ لەسەر شەقامەکانن وەڵامیان نادرێتەوە باشە بە فشاری ئێمە هەر زۆر فشارمان کرد هەتا وەکو سبێنێکە لە جەلسەی پەرلەمانە جێگیرمان کرد و تەکلیفمانە دەستی سەرۆکایەتی کرد کە با جێگیر بکرێت ئەو باس و خواسە لە پەرلەمانە باس کرێت باشە تۆ بۆ نایە ئەم کێشەیە چارەسەرکەی چەندین مەدرسەمان ینی بڕواو کە من داتایەکم لەلایە زیاد لە 150 قوتابخانەکانی هەرێمی کوردستان پێویستیان بە نۆژەنکردنەوە هەیە وەسائلی تەرفیهیان نییە وەسیلەی گەرما و ساردکەرەوەیان تێدا نییە قومە ئاوێکی تیان نییە ینی قوتابی بیخواتەوە شوێنی ئیسراحەتکردن و شوێنی پشودان و ئەوانەی تێدانە حەدایقیان تیان یانی هیچ مواسەفاتێکیان تیانێک ئەوەی کە ئەبێ مواسەفات لە مەدرسەیەکە هەبێت بۆ مامۆستا بۆ گرنگی پێ نادێ قسەشە فەرمی من داتام لەلایە لە وڵاتان چەند خزمەت بە مامۆساکەن ئاماژەم پێ کردی کە لە وڵاتێکی وەکو سعودیە سێرەکەی لە دراسی علیا مامۆسایەک کە خەڵکی وڵاتەکە ژنی ئەوەندە پارە وەرەگرێت هایلاف زۆر بەخۆشی زۆر ئەی نێرێتەوە بۆ خزم ئێمە مەسەن وەکو وڵاتێکی ئیسلامی بین لە ڕەهەندە ئیسلامی و پەروەردەی ئیسلامیەکەەوە قسە لەسەرەوە بابەتە بکەین سەرکەی مەسەن خوێندنگاکان لەوانەیە هیچ یان زۆر بەکەمی یان شوێنی نوێشکردن و ممارەسەی شاعیرە دینەکانی هەرتیاجێ نەکرابێتەوە نەخێر مەسەرەن هەم ببێتەوانەیەکی فێرکاری هەم ڕۆژانەش ممارەسە بکرێت کە ناوەندێکی خوێندن بە سەدان قوتابی لێیە ناکرێت خاڵی بێ لە شوێنی شاعری هەمووی بۆ ئەوە ئەگەڕێتەوە کە ئەوان ئەم بابەتە لەلایەن گرنگ نییە کە ئەو خۆی بۆ خۆی زەرەرێکی زۆر گەوراکەن حتا لە ڕووی نیشتیمانیەوە زەرەرەکەن سابەزا من ئاماژە بە یەک شتکەم لێرە بۆی دەسەڵاتداران ئەگەر گویان پێوە بێت خۆزگە گویان پێوە بواە تەربیەی ئیسلامی و ئیمانی زۆر پێویستە بۆ نەوەکانی ئێمە چونکە ئێمە وڵاتێکین ئاوها هەمیشە دوژمنەکانمان وەکو شێر قوڕژیان کردوێتەوە بۆی کە قووتماندەن باشە سبەینە کە تۆ ئەم گەنجە جوانانت نەوەی نوێت نەوەی داهاتوت بە پەروەردەیەکی ئیمانی بە پەروەردەیەکی ئیسلامی بەهێز پەروەردە نەکرد کە بڕوای بە قیامەت بێ کە بڕوای بە ڕزی دووبوونەوە هەبێ کە بڕوای بە قەزا و قەدەر هەبێ ئەگەر ئەم وڵاتەمان کەوتە بەر هەجمەیەکی گەورەی دوشمنانمانەوە کە هەمیشە دوشمنی زۆر بۆ کورد چێ دیفاع بکات چێ دیفاعکات خەڵ دیفاعکات نایکات باشە
ئێمە ویستمان دەوڵەتی کوردی دروستکەین، زۆرمان پێخۆش بوو، دەنگمان بۆ دا، پشتیوانیمان کرد، وتمان ئەمە حەقێکی شەرعی ئینسانی خوداییە کە پێداوین، بەڵام بەرگەمان گرت. کەسێگەر ئیمانی هەبێ، هەنی پێغەمبەری خوا صلی الله علیه و آله وسلم کاتێک کە ئەصحابەکانی خۆی پەروەردە کرد لەسەر ئیمان و ئیسلام، ئەو پەروەردەیە بوو وای کرد کە ئیسلامیان گەیاندە شەرق و غەرب، ئەو پەروەردەیە بوو کە تەحملی شەدائید و ناڕەحەتیەکانیان نەکرد، ئەو پەروەردە ئیمانیە بوو کە توانیان وڵات و مەملەکەتی خۆیان بەجێ بێن و هیجرەتکەن و کۆچکەن، پارەی خۆیان سەرفکەن، نەفسی خۆیان، ماڵی خۆیان هەموو سەرفکەن. تۆ کۆمەڵە خەڵکێک پەروەردە نەکەی لەسەر ئەم ئەساسە، هەر خۆشەویستیش بۆ نیشتیمانەکەی نابێت. ئەی دوای چی ئەکەن؟ ترجو النجاة ولم تسلك مسالكها إن السفينة لا تجري على اليبس. تۆ ینی کەشتی بەسەر ڕووشکای ئاڕوات ناڕوات، سبێنێ وا دوژمن هاویست یەخەمان پێ بگرێ، ئەم ئەزمونەمان و ئەم هەرێمەمان هەمووی لە ناو بەرەمی قوتدا کێ دیفاعکات؟ کێ دیفاع بکات؟ کەس. تۆ کەنەوەیەکت پەروەردە نەکرد بێ بەچی دیفاعکە؟ ئەگەر پەروەردەی ئیمانیت نەکرد بێنە، ئەگەر پەروەردەی دنیاییشت کرد، ئەو پەروەردەی دنیایەکەتان سێتانەکە خۆتان بوونەتە ملیۆن لێر و ملیار لێر و ئەوژی چی نییە؟ بڵێن ئەمە مزایدەی هێزێکی سیاسی دیاری کراوە، هێزێکی ئیسلامیە مەسەلەن، ئێوە چی داوایەکی پوچە؟ مزایدەی چی؟ هیچ مزایدەنەوە حەقیقەتە، ینی مزایدە ئەوەیە کە شتێک ینی وانە بێت تۆ بڵێ وایە و بتەوێ ینی لە پڕ شتێک دروستکەیت، بەس ئەمەکەی ئەمە حەقیقەتە، ئێمە کۆمەڵە دەردە، ئێمە ینی پەنجەمان قسۆ لەسەری وە دڵسۆزانش باسیەکەین کاکە وەڵڵی ئەم بابەتە هیچ بوو ئەوە نییە کە خۆمانی پێوە هەڵکێشین و هیچ بوو ئەوە نییە کە خەڵکی تریشی پێ بشکێنین، ئێمە ناوی کەسمان نێنە و ناوی کەسیش نایانین، شعوری کەسیش بریندار ناکەین، چونکە هەدەفەکەمان ئەوە نییە کە خەڵک بریندارکەین. کاک ئەگەر بابەتەکە ئەوە بێت کە ئەوانی پێ بریندارکەین، خەڵکی بابەشتی تر هەیە کە پەنای بۆ ببین وە نییە؟ ئێمە ئەم بابەتە دڵسۆزانە پێش هەموو شتێک بەڕاستی ئێمە محاسبەی خوایی اینجا و هەروەها بۆ ینی وڵاتەکەمان و مەملەت ئەو وڵاتی کە تیای ئەژی. ئێوە چی بە چارەسەرەزانن بۆ بە چارەسەرەزانین بە پێچەوانەوە ئەبێ پەروەردەی ئیسلامی نەکتەنها لە مەدرسەکانە، ئەبێ حکوومەت هەوڵ بات لە چەندین جەمسەری ترەوە ئەم پەروەردەم حەقیقەتە بە خەڵک بنا ئیسلامێکی حەقیقی. تۆ ئەگەر خەڵکی لەسەر پەروەردەنەکەی کاکە خەڵکێکی ترێ لەسەر ئیسلامێکی غێرە حەقیقی خەڵکی لەسەر ئاخر ئەوان هەندێک جار هەست بە مەترسیەکەن لە بەرامبەر نابێ مەترسیان هەبێ. بۆ نمونە من قەت ینی قسەیەکی کاک نەوشیروانم لەبیر ناچێتەوە، قسەیەکی جوان و حەزەکەم ئاماژەی پێ بکەم بەڕاستی. ئەویژەوە بجارێکیان ئێمە لەگەڵ یەک دوو دۆست و برایە خۆی داوای کرد چوینە لای هەندێک بابەتمان باس کرد. لە ضیمنی وتی ڕووی کردە وتی مامۆستا، وتی کورد هەتا ما بێ حەق مەمنونی ئێوە ببێت. سام بۆی ئاماژەی پێکەم ئەمە قسەی کەسێکی بە ئەزمونە لە ژیان و لە سیاسەت و لە دنیا. وتی کورد هەتا ماوە حەق مەمنونی کەسێکی خەڵکی غەنیکی وەکو ئێوە ببێت. ئێوە مەبەستی چێ بوو؟ مەبەستی ئەم تەوژمی ئیسلامیە بوو. وتم بۆ کاک نەوشیروان، وتی ئەگەر وتی من تحقیقم کردووە ژمارەی ئەوانەی کە ئەوروپی و فەڕەنسی و بەریتانی و سویدی و چی و چی و چین ئێستا کە لە ناو داعشان، ژمارەی کوردەکان لە ئاست ئەوانە یەک بە 5% نابێت. وتی ئەگەر 400 کورد لەوێ بێ 4000 ئەوروپی لەوەیە، لە کاتێکا کە ئەوان بە هەزارەها فەرسەخ و بە هەزارای کیلۆمەتر ڕێگەکەیان دوورە، ئێمە نیو سەعات هەولێر و مووسڵ نیو سەعات لە یەکترەوە دوورە. وتی ئەمە بەڕاستی خەڵک لەم بابەتەوتی گوێ لە کاک نەوشیروان ناگرێت گەنجەکان کە بڵێ مەڕۆن بۆ ناو فلان حیزب بۆ فلان تەوژم و کە فکرێکی توندیان هەیە بۆ نمونە. باشە لە ئیسلام لە حەقیقەتی ئیسلام و لە سیرەی پێغەمبەر صلی الله علیه و سلم لە هەندێک بابەت وەکو بڵێ تیان پەڕاندووە شتی خۆیان تێکەڵاو کردووە. وتی خەڵک گوێ لە تۆگرێت، گەنجەکان گوێ لە تۆگرێت. وتی ئێستا کە 400 کەس لەوێ و 4000 کەس لەوێ نییە، چاکەکەی بۆ من ناگەڕێتەوە، چاکەی بۆ ئێوە ئەگەڕێتەوە، لەبەرەوە کورد هەتا ماوە بێ مەمنونی ئێوە بێت. فعلاً یعنی لەبەر ئەوە بەڕاستی ئەم تەوژمی ئیسلامیە، ئەمە بۆ وڵاتەکەمان باشە، بۆ نیشتیمانەکەمان باشە، بۆ مستەقبەلی ئەم هەرێمەی ئێمە باشە. کاکە کێ ئەوانەی کە مستەشاری گەورەکانن بۆ ئەم حەقەتانیان بۆ باز ناکەن؟ تۆ چ چاکەیەکە بینیتەوە لەوەی کە پەروەردەی ئیسلامی هەر نەهێڵی و ئازانی بەوە ئیسلام، ئیسلام نامێنێ؟ چۆن ئیسلام نامێنێ؟ بابە ئیسلام دینی خوایە. ئەگەر تۆ چ چاکەیەکە بینیتەوە لەوەی کە پەروەردەی ئیسلامی هەر نەهێڵی و ئازانی بەوە ئیسلام نامێنێ؟ چۆن ئیسلام نامێنێ؟
إنا نحن نزلنا الذكر وإنا له لحافظون. خوای رب العالمین خۆی فەرمێمە خۆمانەوە قورئانەمان ناردووە خۆمانەی پارێزین، هەورامانیش نەبێ و عەباس نەبێ و زەید نەبێ و عەمر نەبێ، خوای رب العالمین خۆی پیا بۆ ئەم ئیسلامە دروستەکا و ئەیهێنێتەوە، وعدی خوای پەروەردگاریشە. ونريد أن نمن على الذين استضعفوا في الأرض فنجعلهم أئمة ونجعلهم الوارثين. ئەم دینە هەر سەر ئەکەوێت، ئەم دینە هەر پێش ئەکەوێت، خۆشحاڵی بۆ کەسێک کە خۆی عەزیزەکە بەو دینە. منیش نەبوو تۆش نەبوو حکوومەتیش نەبێ و وانەی پەروەردەش هەمووی لا برێ، خوای گەورە خەڵکی گەر ئەنێرێکە لەسەر و ئیسلام و ئیمانە خەڵک پەروەردەکەن. بەڵام کاکە تۆ بۆ خۆت باشە، بۆ دنیاشت باشە و بۆ قیامەتیشت باشە. لەبەرەوە بەڕاستی بەداخۆ ئێمە کامشتانە ئەڵێن ئەوان یەکسەری بەنە بۆ مزایدات. با بە مزایداتی چی؟ من هەر ئەسڵەن مزایدە ناکەم لە مۆزوعانە. من بە ئەرکێکی سەرشانی خۆم ێزانم، پەرلەمانتارێکم مامۆستا عەباس خەڵک دەنگی پێ داوم، خەڵکی مزگەوت دەنگی پێ بە من داوە. ئێمە نابێت لە ئاسی دەنگەکانیان نابم. فەرمووی ئێمە چەند دیفاعەکەین لەم میلەتە لە قوتی ئەم میلەتە، وازمان لە مەصالحی خۆمان هێناوە، لە مەصالحی شەخسی، لە مەصالحی حیزبی، هەموو لەبەر خاتری مەواقیفەکانمان. ئێوە دیفاع لە ژینیانەکەین، دیفاع لە قوتیانەکەین، دیفاعیش بێت لە دینیان بکەین. وانییە؟ بەڕاستی ئێمە بە ئەرکێکی سەرشانی خۆمان ێزاین لە هەموو بوارێکەوە کە مزایدات نییە. ئەمە ئەوەی هاوسەنگی بۆ پرۆگرامەکە ئەجێڕێتەوە لە ئێستایا و ئێوە تانەوێت تحقیقی بکەن لە ناوەندەکانی خوێندنا چییە؟ تەنها پرۆگرامەکەیە یان ئوستازەکانی؟ هەموویەتی، هەموو جەمسەرەکانە بەڕاستی. ینی هەم تۆ پرۆگرامێکی زۆر باش ئەگەر مامۆستایەکی باش نەبێ ناتوانێت بێڵێتەوە، حتا پرۆگرامێکی زۆر باش ئەگەر مامۆستاکەی باش نەبێ سەرەکەی بە خراپی ئێڵێتەوە، بە نەوعێکی تر ئەیڵێتەوە. وانییە؟ یعنی هەر وەیل للمصلین الذین هم عن صلاتهم ساهون. یان ئەخرێتە دەرزی شەشەم و تەلەبەکان نێنێنەوە بۆ ماڵە. چۆن؟ وتم یان ئەخرێتە دەرزی شەشەم و تەلەبەکان نێردرێنەوە بۆ یان بۆ نمونە بە هەم تەهمیشەکەن، بۆ نمونە دەرزی پەروەردەی ئیسلامی لەگەڵ دوو مادەی ترا حسابی ئەەکەن، ئەم بیسی لەسەرە، سەدی لەسەر نییە و ناکرێت دەرزێکی ئەساسی بۆ نمونە. ئێوە هەوڵەکانتان خەلەلەکان زۆر لەم بارە. ئێوە هەوڵەکانتان هەستەکەن ئەگەنە ئەنجام یان؟ والله ئێمە هەوڵمان لەسەرە مامۆستا عەباس، هەوڵمان لەسەرە، بەڵام بەڕاستی ئەبێ تەییدی زۆرترمان بکرێت، ئەبێ وەکو وتم لەلایەن ئەحزابی ئیسلامیەوە، ڕەوتە ئیسلامیەکان، مامۆستایانی ئاینی، یعنی حتا لەلایەن جەماوەر بەگشتی، لە فراکسیۆنەکانی پەرلەمان، دەسەڵاتداران، ئەوانەی کە بەڕاستی کە ئەڵێن ئێمە مسلمانین و دیندارین و حەزمان لە ئیسلامەتی و ئیسلامەتی هەیە، ئەبێ هەموو تەیید بکرێن. ئەگەر نەکرێ ئەو کاتە ئێمە جوهدەکانمان تەنا ئەوەندە هەیە وەکو عودرێک بۆ بەردەمی خوای پەروەردگار و کە ئێمە ڕازی نابین بە مواقع ئەو بە منکەرە و ئیتر بگەینە ئەنجام و نەگەینە ئەنجام. بەڕاستی ئەو کاتە ئێمە مهمەوە یەکەم بۆ بەردەمی خوای پەروەردگار بەرپرس نابین، بۆ بەردەمی ئەو خەڵکە ڕەش و ڕوتەش کە متمانیان بە ئێمە کردووە، بۆ ئەنە سەرمێنی کە کاکە ئێمە لە جێ متمانەکە ئێوە بووین. زۆر باشە. دوا قسەت ڕاستەی لایەنە پەیوەندیدارەکان و جەماوەری خەڵک بکەی چی دەڵێ؟ دوا قسەم ئەوەیە بەڕاستی یەکەم بەرپرسی یەکەم لە وڵاتە سەرۆکی هەرێمە، بەرپرسە ئەو لە دنیاش و لە قیامەتیشا بەرپرسە. اینجا سەرۆکی ئەنجومەنی وەزیران، سەرۆکی حکوومەت، سێ سەرۆکایەتێکە سەرۆکی پەرلەمان و هەروەها ئەحزابی ئیسلامی و ڕەوتە ئیسلامیەکان و دڵسۆزانی ئیسلام هەموویان بە دڵسۆزانە ئەم بابەتەمان لێ وەربگرن. تکایە باوەکو شتەکانی دیکە نەبێت، تکایە باوەکو ئەو هەموو هاوارە نەبێت کە ئیکەین لەسەر قوتی خەڵکو و لەسەر گەندەڵی و لەسەر چیوشی کەسی هیچ وەرناگرێت تا وڵاتەکەمان بەرباد دەبێ پێوەی. دوایی وەکو لە سەفینەیەکە کە غەرق بوو هەمومانی پێوە غەرقەبین، هەمومانی پێوە خەنکەین. تکایە لێکم با لەم بابەتە گوێ لە ئێمە بگرن باشە تا گوێ لە خەڵکی تر بگرن، گوێ لە ئێمەمانان بگرن. ئێمە بە دڵسۆزانە بۆ دین و بۆ ژینی ئەم میلەتە و خۆشیان ملاحەزاتی خۆمان و تێبینی خۆمان و جوهدەکانی خۆمان باس ئەەکەین. خەڵکی دیکە گوێ لێ نەگرن، چونکە ئەوەی کە بەو ئاقارانیانە بەرێت زۆر خراپە. بڕواکە پێش هەمووشە لە تۆڵەی خوای بترسن، پێش هەموو شتێک. وەڵای من بابەت بوو حەز ناکەم مەسەلە لێرە ناوەکەی بهێنم. بەرپرسی ئەم وڵاتە بوو بەرپرسی گەورە، هەندێشتی ناشەرعی پێڕەو کردووە، چوون پێم وتە دوو بە دوو، وتمە دوو بە دوو پێتەڵم لە خوا بترسە ئەو بابەتە تۆ ئێستا بەرپرسی بڕوات زەرەرەکەی. دەوەڵڵی گوێ نەداوەتێت، دەوەڵڵی خوای گەورە ڕۆژ بە ڕۆژ بەرەو دواوی هێناوەتەوە، ڕۆژ بە ڕۆژ، یعنی ڕۆژ بژمێرە لەو ڕۆژەوە هەموو ڕۆژە بەرەو دواوە هاتوێتەوە، هەموو ڕۆژێ.
زۆر بەڕێز دکتۆر هەورامان گەچێنەیی سەرۆکی لیژنەی ئەوقاف و کاروباری ئاینی ئیسلامی لە پەرلەمانی کوردستان. زۆر سپاس. زۆر سپاس بۆ بەڕێز. نەرە بەڕێز و خۆشەویستەکان، گەیشتینە کۆتایی ئەڵقەیەم جاری بەرنامەکەتان. تا دەرفەتێکی تر پێتان نەگەینەوە بەخواتان ئەسپێرین. خواتان لەگەڵ.